جوتیارانی کورد و تورکمانی ڕەسەنی کەرکووکن و دانیشتووی گوندەکانی تۆپزاوا و ترکەلانن. لە ئێستادا هەڕەشە لەسەر زەویە کشتتوکاڵەکانیان هەیە و عەرەبە هاوردەکان دەیانەوێت لە ڕێگەی تازەکردنەوەی گرێبەستەکانی سەردەمی ڕژێمی بەعسەوە زەویەکانیان لێ داگیر بکەن. ئێمە هەمومان خاوەن تاپۆین، تورکمان و کورد بەیەکەوە تەرحیلکراین بەبێ تەفریقە، هەردووکمان تەرحیلکران دیەکانمان هاو سنوورین لەگەڵ یەکە. لە 1970 کە گەڕاینەوە بۆ دیەکانمان ئەوەندە هەوڵماندا قەرارێک نەهات شون شیمال لەغوو کاتەوە، هەر بە معلق مایە ئەو مەوزوعە لەغوو نەبووە. ئەو قەرارانی کەوا لە قەدیمەوە کراوە هەتاکو ئەم دقەیە قسەت بۆکەم هیچی ئیلغای تیانەکەوت. ئێستا کە حالیان ئەمە تقریبا 2-3 مانگێکە زۆر زەقت لە سەرمانە ئەوانەی وا عەقدیان کردووە لە زەمان سەدام ئەیانەوێت دووبارە بێنەوە سەر زەویەکان. پێشمەرگەش هەبێت عەلاقە بتمە کاتێ پێشمەرگە لێرە بوو بەرگریان لێمانە کرد و ڕێگەیان نادا زەویەکانمان داگیر بکرێت. پاشەوەی پێشمەرگە لە سنوورەکە کشایە و هاوردەکان هاتوون و گرێبەستی زەویەکانیان نیۆ کردوتەوە و بەنیازی داگیرکردنین. ئێمەش گوزەرانمان لەسەر ئەو زەویانەیە گەر چارەسەر نەکرێت کێشەکە گەورا بێتەوە. هاتوین بۆ لای پەرلەمانتارانی یەکێتی چارەسەرێکمان بۆ بدۆزنەوە و دڵنیاین درێغی ناکەن. بۆ چارەسەری گرفتەکەیان هانایان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوە و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی سەوس گوێبیستی کێشەکەیان بوو. لە ئەنجامدا توانی کێشەکە پاڵپشت بە بڕیارێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕابگرێت. ئێمە لە ماوەکانی پێشووتر توانیمان وەکو پەرلەمانتارانی کەرکووک قەرارێکی پەرلەمانی وەربگرین کە هەموو ئەو ئیجرئاتانەی دژ بە زەوی وزارە کشتتوکاڵەکان دەکرێت چی لە سەرگەڕان بێت و لە پەڵکانە و دەوروبەری و هەروەها لە داقوق و دەوروبەری و لە شوێنەکانی تر کە مەشمول لە بە مادەی 140 ڕابژیرێت و ئەو قەرارە تعمیم کراوەتە سەر هەموو دام و دەستگاکانی دەوڵەت و لە نێوشیا دایرەی زراعی کەرکووک و هەروەها هەموو هێزە عەسکەری و ئەمنیەکان کە لە سنووری کەرکووک و دەوروبەریە هەن. ئەوەی ئەمڕۆکە کراوە دیارە ئستغلالی ئەم مەشغوڵیەی لایەنەکان و پەرلەمانەکان کراوە بۆ ئەوەی کە مەشغوڵێتی انتخاباتن ئەم کتابێکیان دەرکرد بوو، بەڵام خۆشبەختانە توانیمان هەر ئەمڕۆکە لە دوای ئاگادارکردنەوەمان ئەو کتابە پوچەڵکەینەوە بە شێوەیە کە لە بەرژەوەندی جوتیارانی یان خاوەنە ڕەسەنەکانی جوتیاران بێ لە مەنتەقەیە. تا ئێستاش عەرەبە هاوردەکان بە بیرکردنەوەیەکی شۆڤێنیانەی سەردەمی بەعسەوە چاویان لە زەویوزاری کورد و تورکمانی ڕەسەنی کەرکووک بڕیوە و بە پاڵپشتی پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک دەیانەوێت تعریبی کەرکووک دووبارە بکەنەوە. کەڕۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.